بردنەوەی پۆستی سەرۆکی شارەوانی گەورە شاری ئەمریکا نیویۆرک لەلایەن کەسێک کە دووجار لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە نەخوازراوە حاڵەتێکی نامۆیە. بەو پێی لەلایەک سەر بە دیموکراتەکانە لەلایەکی دیکەشەوە موسڵمانە. جگەلەوەی یەکێکە لەو هاوڵاتی ئەمریکیانەی کۆچی کردو بۆ ئەمریکا و ڕەگەزنامەی ئەو وڵاتەی وەرگرتووە کە ئەم سێ لایەنەی ژیانی وای کردبوو ترامپ دژایەتی بکات. زۆهران مەمدانی بە ڕەچەڵە کندی لاڵبژانی ڕۆژی چوارشەممەدا توانی زیاتر لە نیوەی دەنگەکان بەدەست بێنێت و ببێتە سەرۆکی شارەوانی نیویۆرک. مەمدانی لە یەکەم وتاریدا وەکو سەرۆکی شارەوانی نیویۆرک پەیامێکی توندی ئاڕاستەی سەرۆکی وڵاتەکەی کرد. So Donald Trump, since I know you're watching. کەواتە دۆناڵد ترامپ بەوە دەزانم ئێستا تەماشا دەکەیت. چوار قسەم هەیە بۆ تۆ. دەنگی تەلەڤیزیۆنەکە بەرز بکەرەوە. نیویۆرک وەک شاری پەنابەران دەمێنێتەوە. شارێک کە پەنابەران دروستیان کردووە. لەلایەن پەنابەرانەوە پشتیوانی دەکرێت. لە ئەم شەویشەوە لەلایەن پەنابەرێکەوە بەڕێوە دەبرێت. وتارەکەی مەمدانی بێ کاردانەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا تێنە پەڕی و ناوبرا وتی پەیامەکەی تون بوو بەرەو سەرەتایەکی خراپ دەڕوات. دەزانیت کە من زۆر سرم سوڕماوە چونکە شوعیەت یان بیرۆکەی شوعی هەرگی سەرکەوتوو نەبووە، بەڵام ئێستا گومان دەبم ئەم جارە سەرکەوێت. بۆیە دەخوازم سەرۆکی نوێی شارەوانی سەرکەوتوو بێت. چونکە نیویۆرکم خۆش دەوێت. من بەڕاستی نیویۆرکم خۆش دەوێت. کاتێک نیویۆرکم بەرە واشنگتۆن جێهێشت شارەکە لە دۆخێکی زۆر باشدا بوو. پێم وایە وتارەکەی سەرۆکی شارەوانی نیویۆرک زۆر تووڕە بوو. بە دڵنیاییەوە تووڕە بوو بەرامبەر بە من. پێم وایە دەبوو لەگەڵ من نەرم بێت. هەروەک دەزانیت ئەوە منم کە دەبێت ڕەزامەندی دەرببڕم لەسەر ئەو شتانی ئاڕاستی ئەو دەکرێت. لەبەر ئەوە سەرەتایەکی خراپی دەست پێ کرد. سەرۆکی ئەمریکا پێشترە ڕەشەی کەمکردنەوە یان ڕاگررتنی بودجەی نیویۆرکی کردهبوو لە ئەگەری سەرکەوتنی زۆهران مەمدانی بۆ پۆستی سەرۆکی شارەوانی شارەکە. هاوکار ڕۆژنامەی نیویۆرک تایمز پێشبینی کردووە لە داهاتوودا بەریەککەوتنی توند لە نێوان هەردوو سەرۆکی ئەمریکا و نیویۆرک بێتە ئاراوە کە سەرکەوتن یان شکستی هەرلایەکیان کاریگەری تەواو لەسەر داهاتووی شارەکە دروست دەکات. One of the many black women that Donald Trump has fired from a federal job.